شێوازی چوارە ئەی ئەگەر هات و ڕەحمێکمان وەرگرت طبعا مەسەلەی وەرگرتنی ڕەحم یەکێکە لە هەرە سلبیترین دیاردەکانی مناڵی بلووری ئەم تەکنۆلۆژیای پیتاندنی مناڵە لە دیاردیترین سلبیەکتەکانی ئەوەیە ڕەحمی بەدیلی لێ دروست بوو ڕەحمی بەدیل بەڕێزان چییە؟ ئەوەی ژن و پیاوەکە سپێرم و هێلکەکەی خۆیان نەپیتێنن دواتر ئەیخێنە ڕەحمی ئافرەتێکی ترەوە استعانە پێی ئەوەتێ الرحم الظئر يا الأم البديلة يا الرحم المستأجرة لم حالتها طبعا يكم حالات كدروس بو أم بابتا لتشو سريها الله طبعا لأرمانيا لولاتي فرانكفورت يكم عملية استعانة يعني برحمي آفرتك بكاريان هنا دواتر لولاية ميشيغاني أمريكي أم حالتا دوبارة كرايوة آفرت يعني هنا سبيرمي بياو هلكي آفرتك يعني هنا تلقيح يعني جراين ورحمي آفرتێکی تر دوای لە لۆس ئەنجلۆس جەمعیەیەکی بۆ دروست بوو جەمعیەت الأمهات البەدیلە کۆمەڵەی دایکە جێگرەوەکان ئەم جەمعیەیە هەزارەها ئەندامی بۆ دروست بوو لە دواییە هەزارەها ئافراد ئیستیعدادی هەبوو بڕوا تەبەڕۆکا بە ڕەحمی خۆی مناڵ هەڵبگرێ ئەنجا یا تەبەڕوعەن هەڵیگرێ یا بە ئیجار هەڵیگرێ دواتر ئەم بابەتە بوو بە بابەتێکی عالەمی سەری کێشا بۆ ئێران سەری کێشا بۆ ئوردن سواز بۆخوا تا ئێستا لە عێراقا مقنن نییە بەڵام ئێستا لە ئوردن و لە ئێرانە بەڕسمی ئەکرێن لە هەندێک لە وڵاتە ئیسلامیەکانی تریشە کابرا لە مقابلی 50 وەرەقەیە ئەتوانێ بڕوا بۆ نمونە ئێمە ئافرەتمان هەیە پۆستێکی باڵای هەیە یا ئافرەتمان هەیە زۆر کەشخەوڕێک و پێک و قەوباریک و باڵا بەرز و تەرتیباتە نایوە ڕەشاقەکەی تێک بچی حەزیشی لە مناڵە دێچیەکە دێ لەگەڵ پیاوەکەی ڕێەکەوێ سپێرمی پیاوەکەی هێلکەکەی ئێخەنە ڕەحمی ئافرەتێکی ترەوە کە بەکرێ گیراوە دوای مناڵەکەی لێ وەرەگرێتەوە کە دوای لەدایک بوون ئەم جسم و بۆنیت و تەرتیباتەکەی تێک نەچووە و مناڵیشی بۆ دروست بووە ئیتر بەم شێوازە ئەتوانن مناڵیان ببێ طبعا ئەمە دوو احتیمالی هەیە بۆی دقیق بین لە بابەتە عیلمەکەیە احتیمالێکیان ئەوەیە ئەم ڕەحمی ژنی دووەمی پیاوەکەی خۆی بێ احتیمالێکیان ئەوەیە ڕەحمی ژنێکی بێگانە بێ سەرەتا قسە لەسەر ڕەحمی ژنی بێگانە ئەکەین ئەگەر ڕەحمی ژنێکی بێگانە بێ هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەم پیاوە نەبێ واضح ئەمە سوورەیەکی زینای هەیە شەرعی نییە بۆچی شەرعی نییە بڕێزان یعنی عادەتەن ئەم بابەتانە کە تۆ قسەی لەسەرەکەی وەرە سلبیات و ئیجابیاتەکانی لێک بەرەوە جارێ خاڵی یەکەم ئەمە وەسیلەیەکی زۆر مربحە بۆ پەردەپۆشکردنی داوێن پیسی و زینە سبەینێ هەر ئافرەتێکە بینی حامیلەیەڵێ خێرە لە وڵا کرێە چۆن مەسەلەن تەکسیەکە بینی نەفەریکەی تایە ئەڵێ وڵا کریپیەکە کێشەت نییە مەسەنا کەسێکی تابێ هەر ئافرەتێکە بینی بەیانی حامیلە ئەبێ کە هەر نابێ پێی بڵێ ئەستن ئەڵێ خاتون مەسەلەن ئەو مۆزوعەکە چیا لێ وڵا کرێ هی مەسەلەن دۆستێکە توای ماوەیەک و ئایان نمەوە ئەمە چۆن ئێمە ئیسپاتێکین کرێ یا کرێ نییە خۆ ناڵی عەقدی ئیجارەکەمان بۆ بێنە وە لەبەرەوە ئەمە یەکێکە لەو وەسائلانی کە تەسەتور ئەکا لەسەر زینا خاڵی دووەم احتیمالی تێکەڵبوونی نەسەبی مناڵەکان ئەوەی ئێمە لێ ترسین بۆچی ئەم ئافرەتانی پەنا ئەبن بۆ ئەم کارانە لە پێناوی پارەیە پەنای بۆ ئەبن یانێ پارەیان دەستکەوێت باشە ئێمە وتمان نیسبەی سەرکەوتن ڕێژەی سەرکەوتنی مناڵی بلووری لە گێڕانەوەی یەک هێلکەیە لە سا چەندێکە حەڤە 2 لە سا 25 3 لە سا 35 4 لە سا چلە ئەم ئافرەتی کە ئێمە ئێستا بەکرێ گرتومانە مناڵێکمان گەڕاوەتەوە ڕەحمی خۆی ئەم ئافرەتە یا دوانیشمان گەڕاوەتەوە ڕەحمی یاسیانیشمان گەڕاوەتەوە ڕەحمی متوقع لەباری بچ ئەویش پێویستی بە پارێ ئەگەر لەباری چه پارەکان وەرناگرێ کێ ناڵێ ئەمە احتیمالە کێ ناڵێ ناچی علاقاتی جنسی ئەکا لەگەڵ خەڵکی تر بۆ ئەوەی مناڵێکی بە تەبیعی بۆ دروست بێ پێی حامیلە بێ ئەگەر هاتوو مناڵە بلووریەکانی سەرکەوتوو نەبوو ئەمەیان سەرکەوتوو ئەبێ چکە بە سروشتی تەڵقیح بووە متوقع ئێمە چوزانین ئەو کات ئێمە چۆن بتوانین محاکەمی ئەم بەڕێزانە بکەین نەسەب تێکەڵە بێ لەبەرەوە هیچ زەمانەتێک نییە بۆ ئەوەی نەسەبی خەڵک لەم مۆزوعەیە تێکەڵ نابێ خاڵێکی تر ئەمانی ئەمە ئەکەن بە پیشە بۆ نمونە ئافرەتێکمان هەیە ڕەحمێکی داوە بکرێ ئەمڕۆ داوێتی بۆ نمونە بە ئێمەی داوە دوای نۆ مانگەکە مناڵێک بوو دوو بەیانی ئەیدا بە برادەرێکی تر سێ بەیانی بە کەسێکی تر 4 بەیانی لە ماوەی دە 12 ساڵە ئەم ئافرەتە دە 12 مناڵ ئینتاجەکە باشە ئەم ئافرەتە خۆ ئەگەر حسابی دایکی شیریشی بۆ بکەین ئەم مناڵانی کە لە ڕەحمی ئەما پەروەردەبوون خۆ علاقەیەکی مەحرەمی دروستە بێ لە بینیانە زەمان چێ تەزاوج ناکەن دوایی لەگەڵ یەک سنووری حرومات نامێنێ
ئەم ئافرەتە ئەمڕۆ مناڵێکی تحمل کردووە لە ڕەحمیە بەیانی مناڵی گەڕەکەکەی تر ئەم دوو مناڵە هی ئەم ماڵە و هی ماڵەکەی تر ئەبن بە خوشکوبرا ناڵی شیری بەڵام خوشکوبرای ڕەحمی خوشکوبرای ڕەحمی ئێکە خوشکوبرای ڕەحمی بن لە داهاتووە شی ئەڵێ ئەمانە زەواج ناکەن اینجا تۆ یەک حاڵەت وەرمەگرە لە شارێکە تۆ گەر ڕێگەتدا بم کارە ئەو کاتە لەوانەیە لە شارێکە 500 ئافرەتت هەبێ بە تایبەتی ئەگەر هات و حاڵاتی نەداری و قەیرانی دارایی ڕووبا هیچ زەبانەتێک نییە هەموو ئافرەتەکان ناچ نایکەن بە تایبەتی بنە ماڵە هەژارەکان لەبەرەوە ئەمەیەکی شتێ لە ئیشکالانی کە ئێمە تووشەبین ئێمە ئەڵێن لەوانەیە سنووری حرومات علاقاتی مەحرەمی نەمێنێ خاڵێکی تر بەڕێزان دایکایەتی شتێکی مقدسە دایکایەتی پیرۆزە خوای پەروەردگار لە چەند ئاەتا باسی ڕێزی دایک ئەکا ووصينا الإنسان بوالديه حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا بۆ خوا باسی ڕێزی دایکەکە خوا ئاماژە بە عیلەکەی ئەکا حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله کاتە لەبەر سێ حکم خوا باسی ڕێزی دایکەکە لەبەرەوەی زۆر بە ناڕەحەت ئەم مناڵی هەڵگرتووە زۆر بە ناڕەحەت دای ئەنێ لەبەرەوەی بە ماوەی 30 مانگ ئەم ئافرەتە خەریکی بەخێوکردن و پەروەردەکردن و شی پێدانی مناڵەکەیە باش ئێستا ئەگەر لەم پرۆسەیە مناڵ دروست بێ ئادەی ڕێزی دایک وە تۆ مناڵێکت ئەبێ لە داهاتووە دایکی ئامادە نەبووە لەحزەیەک بە پێسی سک هەڵیگرێ ئامادە نەبووە لەحزەیەک ئێشی مناڵبوونی پێوە بکێشێ قودسیەتی دایکایەتی ئەم ئافرەتە لەکوایە بۆ ئەم مناڵە کەی ئەم دایکە ئەو دایکەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بصحابك فرمي ارجع إلى أمك فإن الجنة عند قدميها أفرمي بقرر ولا دايك بهجر لا قاشي دايك تويا كي أما أو دايك كأخوة أمر بتقديس وتعظيمي أكا أما أو دايك نية لبرو مفهومي دايكايتي تيجدا إن جادوين أوا إما بيونديكم الله يتكان مان أو ارتباطه أو بيوسبوني إما لقل دايك مان همانا بو همانا إما دائما بيرك إنه دايك مان جنجتي خوي خسوته بيناو إما دایکمان لە پێناوی ئێمە شەونخونی کردووە دایکمان لە پێناوی ئێمە گەنجێتی داناوە ئەوەی کردو زۆری کردو دایکمان بۆ ئێمە ئەگەر هەندێکێک لە ئێمە ئێستا بیرکاتەوە دایکمان ئامادە نەبووە هیچ تەسحیەیەک بۆ ئێمە با لە پێناومانەوەی گەنجێتی خۆیە ئێمەی داوە بە خەڵکی بێگانە ئێمە لە هەناوی خەڵکی بێگانەیە گەورە بووین پەروەردە بووین ئەجا دایکێک کە خۆی بە ڕەحم مناڵەکە هەڵناگرێ دواتر توانێت شیر پێدانیشی نابێت چکە جەنابتان نەزانن شیر پێدانەکە ئیفرازاتی ڕەحمەکەیە ئیفرازاتی حەملەکەیە ئەگەر ئەو حامیلە نەبێت چۆن شیری ئەبێ کاتە شیر پێدانەکەش لای ئافرەتێکی چکە ئەبێ نۆ مانگی مناڵبوونەکە لە ڕەحمی ئافرەتێکە 2 ساڵی شیر پێدانەکە لە لای ئافرەتێکی تر کە 3 ساڵیش وەرێگرێتەوە ئەی خاتە حەزانە دوای ئەچێتە مەدرسە ئەی کوا پەیوەندی دایک و مناڵایەتی کاتە دایکایەتی ئەبێ بە کاڵایەکی بازرگانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەو قودسیەتی عەلاقەی لە بینی مناڵ و دایک و باوک و ئەمانەیە هەیە نامێنێ ڕێز و احترام نامێنێ کاتی خۆی بەڕێزان کۆمەلگای ئەوروپی ئەم حاڵەتی لێکترازانی هەنگاو بە هەنگاو بۆ دروست ئەبێ خەریکە بۆ ئێمە شتێ دروستبوونی شیری قوتو یەکێک بوو لە حاڵەتەکانی هەڵخلیسکان و لێکترازانی پەیوەندی نێوان مناڵ و دایکی چونکە مناڵ هەرکە سەر ئەنێ بە سڵنی دایکیەوە هەرکە دەم ئەنێ بە مەمکی دایکیەوە هەر ئەو شیری کە لە هەناوی ئافرەتەکە یا دروستە بێ مناڵەکە ژەکەکەی کە ئەی خوا بیدایەت هەر سەرکە ئەنێ بە سڵنێەوە حەنان و عاتیفە و مەوەدەتێکی بۆ دروستەکە باشە ئێستا شیری قوتو مناڵەکە ئەم پەیوەندیەی لە ماوەی 2 ساڵی شیر خواردن لەگەڵ دایکی بۆ دروست نابێ دوایی بۆی دروستە بێ ئێستا خەریکە تەکنەلۆجیا ڕەحمیشی لێ ئەسەنێتەوە ئیدی ئەم مناڵە لەگەڵ مناڵێکی بێدایکا فەرقی چییە هیچ فەرقێکی نییە بەعکسەوە مناڵە بێدایکەکان هەستی عاتیفیان باشتر چکە هەستەکەن بەوەی دایکیان نەما بۆیە ئەمان لاکەوتن ئێستا ئەم دایکی ئەبینێ بە چاوی سەر بەڵام دایکێک بەبێ عاتیفەی دایکایەتی ئەبینێ کەواتە ئەمە بەها کۆمەڵایەتیەکانی ئێمە بەها شەرعیەکانی ئێمە ئاخەنە ژێر پرسیارەوە ئەگەر ئێمە ڕێگە بدەین دوای ئەوە ئێمە باشە ئەڵێن ئەو ئافرەتانەی بە گریمانە ئەڵێن ئافرەتەکان کە چون ڕەحمی بەدیلیان داوە ئافرەتەکە گوتوتی من ڕەحم تەبەڕعەکەم تەتەوعی ئەەکەم گوتومانە ئەمە پارەی پێویست بووە ئەی دایکەکە بۆ مناڵەکە تەحمل ناکە هەڵیگرێ ئەو چ ضرورەتێکی هەیە تەحملی ناکە بۆچی لەبەرەوە ئەمە بەڕاستی ڕێگەی نییە یاگەریمان دایکەکە ضرورە ئەوەی بە پارە ئەیدا پارە پەیداکردن کەی ئەو ضرورەتی تایە بۆیە ئێمە ئەم حاڵەتانە وتمانە بۆ ضرورەت ڕێگەی پێدین لەم جۆرە عەمەلیاتانەیە حاڵەتی ضرورەت نامێنێ خاڵێکی تر ئەم عەمەلیاتانە مەحزوراتی شەرعیان زۆر تایە کەشفی عەورەی تایە
ئەنجا دوای ئەوە تێکەڵیەکی زۆر بێسنووری تایە لە نێوان ئەو ستافە طبیە و ئەم ئافرەتی کە ڕەحمەکەی بەکاردێ ئەو ئافرەتەکە هێلکەکەی لێوەرەگیرێ ئێمە وتومانە ئەمانە بۆ ضرورەت ڕێگە پێ ئەدەین کام ضرورەت بۆ ئەم حاڵەتی کە ئێمە باسێکن دایکێک لە پێناو ئەوەی ڕەشاقەکەی قەد و باڵای تێک نەچێ بچی ئەم عملیاتە بکە و هەموو ئەم سنوورە شەرعیانە ببەزێنێ یا ئەویتر لە پێناو پەیداکردنی پارە ئەم کارانە بکە ئێمە قەت لەگەڵ ئەویانین نیکشمان گوتووە ئەمە دروستە خاڵێکی تر کە سلبیاتی ئەم جۆرە کارانە ئەگەر هاتوو مناڵەکە لە دایک بوو ناشرین بوو دایکی وتی نامەوێ چی لێ بکەین محتەمەلە مەسەلەن مناڵەکە لە دایک بووە تووشی ئیعاقە بووە مناڵەکە چاوی نییە مناڵەکە قاچی نییە مناڵەکە دڵی کوونە دنیای مەساری فێوێ دایکە حەقیقەکەی لێ وەڵام من ئەوم ناوێت لە من ناچ یا وەڵام مشەوەهە عیبدارە نامەوێ چی بکەین لە مناڵەکە ئەوەی کەشکە هەڵی گرتووە بە پولێکی قەڵب نایەوێ ئەو پارەی پێپیا کردو پارەکەی وەرگرتووە ئێستا چۆنە چێ پارەکە لە مناڵەکەی خەرج کاتەوە ئەی مناڵەکە مەسیر و مستەقبەلی چیە بێ بۆیە بڕێزان ئەمە پرسیارێکی جددیە ئەمە پرسیارێکی جددیە یا بەعکسەوە ئەگەر گریمان ئەگەر ئەم گریمەیەماندانە ئەو ئافرەتی کە بەکرێ گرتومانە مناڵەکەی تەسلیم نەکردەوە مناڵێکی خرپنی چاوشینی جوانی بووتی وەڵا بۆ خۆ لەوانەیشە دڕووبا بۆ چکە ئافرەتەکە متعلقە بێ بە مناڵەکەەوە نۆمان بە ڕەحمەڵی گرتووە ئازاری پێوە چێشتووە و ئێستا مناڵێک لە دایک بۆ 50 چۆن تەسلیمەکاتەوە بە خانەوادەیەکی تر لەوانەیە ئەو عاتیفەی بۆ دروست بوو بێ لەگەڵ مناڵەکە کە ئامادە نەبێ مناڵەکەی واتێ خاڵێکی تر ئەگەر گریمان لە نیوەی ڕێ ئافرەتەکە یا مێردەکەی داوایان کرد کۆتایی بە حەملەکە بێنین تاکاکەمە حەملەکەمان نایە لە ناوێ یا ئەگەر ئەم ئافرەتێکی حەملەکەمان داوەتێ تووشی نەخۆشی بوو وتمان وڵا پێویستەکە عملیاتێکی بۆ بکەین بە زەوێ مناڵەکە دەربێنین ئەو کاتە ئەگەر باوکو دایکی مناڵەکە ڕازی نەبوون پێڵێ ئێمە ڕازی نابین پارەمان ناوەتێ ئەبێت تەحمل کات تا مناڵەکەی ئەبێت تا مناڵەکەی لێوەرەگرینەوە ئەی لێرە مەسلحەتی حیاتی مناڵەکە یا حیاتی ژنەکە ئەو عەلاقە تەعاقودیەی کە هەیەە ئەم ژن و پیاوە لەگەڵ لە ڕووی قانونەوە ئایا ئەمە فەسخە بێتەوە ئەم عەقدە ئەمە ممارەسەی حەقێکی شەرعیە ئەمە ئیقالەی ئەمە چییە ناوی بنین چی ئێمە لە ڕووی قانونەوە لەبەرەوە ئەمە دیسان ئیشکالێکی گەورەمان بۆ دروستەکە خاڵێکی تر